گرووپێکی دیکەی پەکەکە چەکەکانیان دەسووتێنن. هەمووان چاوەڕوانی هەنگاوی تورکیان و دەبێت ئەم مانگە دەمیرتاش ئازاد بکرێت. دوای چەکدانانی گروپی یەکەمی گەریلاکانی پەکەکە و سووتاندنی چەکەکانیان لە ئاشکەوتی جاسەنا، چاوەکان چوونەتە سەر تورکیا تا هەنگاوی دواتر بنێت. دوێنێ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە وتارێکدا پێشوازی لەم قۆناغەنوێی ئاشتی کرد و وتی کەس ناتوانێت برایەتی کورد و تورک تێک بدات، بەڵام هێشتا هەنگاو کرداریەکان لە تورکیا ناپینرێت کە قەندیل و ئیمراڵی چاوەڕێن. دەمپارتی دەڵێت چاوەڕوانە نام مانگا دەمیرتاش ئازاد بکرێت، چونکە ئازادکردنی دەمیرتاش دەرگا واڵا دەکات بۆ زیاتر بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی. بەپێی زانیاریەکانی تیوار، گرووپێکی دیکەی پەکەکە لە ماوەکانی داهاتوودا چەکەکانیان دەسووتێنن، بەڵام ئەمە لەسەر هەنگاو کرداریەکانی تورکیا وەستاوە. تیوار زانیوێتی ئەمجارە شوێنی سووتاندنی چەکەکان جیاوازتر دەبێت و پێ ناچێت لە سنووری پارێزگای سلێمانی بێت. لەناو تورکیاش کورد چاوەڕوانە ئەردۆغان بڕیاری لێ خۆشبوون بۆ دەیان هەزار زیندانی سیاسی کورد و پەکەکە دەربکات. ئەمە جگەلەوەی ئازادبوونی ئۆجەلان لە ئیمراڵی مەرجی سەرەکی چەکدانانەکەیە. وەک بەسێ هۆزات هاوسەرۆکی کەجەکە باسی کرد، بەڵام بەرپرسانی تورکیا زۆر بە هەستیاریەوە هەنگاو دەنێن، وەک بڵێ تارمای یەک لە ترس هەبێت بە شوێنیانەوە، چونکە هێشتا دوودڵن و دڵنیانین کە دەبێت چی بکەن. تورکیا دۆسیەکەی بە وەزارەتی داد و پەرلەمان سپاردووە و دەبێت پەرلەمانی تورکیا پرۆژە بڕیاری گەڕانەوەی هیوا دەربکات تا دەستی هەمووان واڵا بکات هەنگاو بەرەو ئاشتی بنێن. چاوەڕێ دەکرێت سامانگی داهاتوو و پێشاتی نوێ و ڕووداوی چاوەڕوان نەکراو لە نێوان کورد و تورک لە تورکیادا ڕوو بدەن.